جارێکی تر ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزە ئەمنیەکانی کەرکووک و چەکدارانی داعش لە چەند گەڕەکێکی شارەکەدا ڕوویدا. سێ چەکداری داعش لە گەڕەکی حەیاسکەری دەستیان کرد بە تەخەکردن و هێزە ئەمنیەکان ڕوبەڕوویان بوونەوە. ئەوەشی لە پشمەوە دەیبینن تەرمی دوو چەکداری داعشە کە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کوژراون و ئێستاش هێزێکی زۆری ئەمنی لە ئاسایش و پۆلیس هاتوونەتەوە شوێنەکە و ڕەوشەکە لەژێر کۆنتڕۆڵدایە. یەکێک لە چەکدارەکان لەسەر پردی چوار خۆی تەقاندەوە و چەکدارێکی تریشیان کوژرا و هێزەکانی ئاسایش چەکداری سێمیان دەستگیر کرد. چەکدارانی داعش لە پشتەوە بیر نابوون، خەڵکەکە بینی بووی ئەو بوو تەلەفۆنیان بۆ هێزە ئەمنیەکان کرد. تاوە سەرێ لێ شێوەهاتنە ئەم ماڵێ دووقات ئەم ماڵە عەرەبە و ماڵە عەرەبەکەیان دەکرد و خۆشیان بەرگریان تێکرد بەسەخۆ بەزێت بە هێزەکانی پێشمەرگە هێزی ئاسایش و هێزی پۆلیس لێنێندا باشیان ئاتە جواب ئەوەتە جازەکارن ئەلێرەکەوتەوە وتیان کاکە سەعات 12 شەو بوو وتیان وا تێن بەرەوەیەوە وتێن چونکە ئێمە لە دوای ماڵمانەوە ئەستەخبارات خانوەکانیان زابط و ئاسایش هەیە لەم ناوە ئەمە یەکەم شەڕ لای جسرەکە بوو کە شورتەکانیان کوش ئێمە دەرچوین وتمان کاکە وەرن داعش لای ئێمە ئاسوورێتەوە کەس نهات اینجا خۆمان دەرچوێن ئەوە سەعات 8:30 هاتنە ئێرە تر دەستیان کردە تەقە و شورتە و پۆلیس و وابزان دژە تیرۆرش هاتن لەگەڵیانە ئەتر گشتیانیان کوشت و ئێستا ڕەوشەکە چۆنە لێرە؟ ئەلحەمدولیلا ئێستا ئێرە زۆر باشە. سەرچاوەیەک لە پۆلیسی کەرکووک بێنارتی ڕاگەیاند لە ڕوبەڕووبوونەوەکاندا 45 کەس شەهید بوون و 100 کەسیش بریندار بوون کە هاوڵاتی و پێشمەرگە و کارمەندی ئاسایش و هێزی دژە تیرۆر بوون. لە بەرامبەریشدا نزیکەی 70 چەکداری داعش کوژران و ژمارەیەکیش بەدیل گیران و تاک و تەرا چەکدار لە چەند شوێنێکی شارەکەدا ماون بە تایبەت گەڕەکە عەرەب و تورکمان نشینەکان. هێزە ئەمنیەکانیش هەڵمەتێکی گەڕان و پشکنینیان لەو گەڕەکانەدا دەست پێ کردووە. ئاژانسی پاراستن و زانیاری هەرێمی کوردستانیش لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد ئەو چەکدارانی داعش کە بەرەبەیانی هەینی دزەیان کردووەتە ناو شاری کەرکووک ژمارەیان نزیکەی 100 کەس بووە. دەشڵێت چەکدارەکان لە حەویجەوە نێردراون بۆ سنووری داقوق و لەوێشەوە بە 7 پاسی نەفەر هەڵگری بچووک لە کاتژمێر 3 بەرەبەیان گەیەنراونەتە ناو شاری کەرکووک. ئارام بەختیار، NRT، کەرکووک.